بنمونە ئەسە کەسێک ئەگەر لە کۆمپانیای ئێمە ئیقامە دەربکە وەکو ئەبوبەکر بەغدادی تەعاملی لەگەڵەکرێ، بەڵام ئەگەر بچێتەوە دوو کۆمپانیا وەکو ترەمپ هاتبێ هیچ کێشەیەکی نییەوە ئەسرێت و ئیقامەکەی بە ئاسانی بۆ دەرەکرێت. ژمارەیەک لە کۆمپانیەکانی بواری وەرگرتنی ئیقامە لە شاری سلێمانی گرفتیان هەیە، بۆیە لەسەرم بابەتاتونە بەردەمی بەڕێوەبەرایەتی نشینگەی سلێمانی و داواکاریان هەیە. دەچمە لای کاک شیوە هەڵۆ سڵاو لێبێ. گرفتەکەی ئێوە چییە؟ داواکاریەکانتان چییە؟ گرفتەکەی ئێمە وەیە کە ئەمە لە ڕێکارەکانی دەرێنانی ئیقامە لە بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی بەشی بیانیەکان کۆمەڵێک ئیجراعاتی توندمان بەرامبەر جێبەجێ کرێت کە ئەم ئیجراعاتانە لەگەڵ ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆیان ناگونجێت و پێویست نییە و ئەم ڕێکارانە ئێمە پێمان وایە تەنها بۆ دروستکردنی جیاوازی لە بینی ئێمە و دوو کۆمپانیادا دروست کراوە. باشە بۆچی 15 کۆمپانیا وەلا ئەنرێت و دوو کۆمپانیا کاری پێدرێت؟ واللهی جاوە ئێمەش هاتوونم کۆنگرێ بکەین بۆی هۆکاری ئەوە بزانین. ئەمە گرفتەکەی ئێوە بە دیاریکراوی لە شوێیە؟ بە دیاریکراوی ئێمە گرفتەکەی ئێمە لە دەرێنانی نشینگەی لە هەموو ئیقامەیەک پێویستی بە ڕەزامەندی ئاسایشی سلێمانی هەیە، هەچ کەسێکی بیانی بمێنێتەوە. بەڵام کاتێک کە ڕەزامەندی وەرەگرترێت ئەوەی جەخت لەسەر ئەو ڕاخەکرێتەوە کە لە ڕێنمایەکانی ئێمەیان نییە، جەخت لەسەر ئەمنیەتی کەسەکە ناکرێتەوە. بنمونە ئەسە کەسێک ئەگەر لە کۆمپانیای ئێمە ئیقامە دەربکە وەکو ئەبوبەکر بەغدادی تەعاملی لەگەڵەکرێ، بەڵام ئەگەر بچێتەوە دوو کۆمپانیا وەکو ترەمپ هاتبێ هیچ کێشەیەکی نییەوە ئەسرێت و ئیقامەکەی بە ئاسانی بۆ دەرەکرێت. گوێ بە بواری ئەمنیەکەی نادرێت. بە بواری ئەمنیەکەی نادرێت، تەنها ئەوە نەیە کە ئەگەر لە لای ئێمە بێ ئەوە ڕێکاری زۆر قورسی ئەمنی بەرامبەر گیرێتە بەر، ئەگەر لە کۆمپانیانە بن هیچ ڕێکارێکی ئەمنی ناگرێتە بەر بەرامبەر. باشە ئەمە لە کێ کۆم بابەتە وایە؟ تقریباً ئێمە 6 مانگ بۆ 8 مانگە بێت توش ڕوبەڕووی ئەم کێشانە بووینەتەوە. تا سەختان لەگەڵ لاین بەپرسا کردو ئەوان چیان جواباونەتەوە؟ بەڵێ بێگومان ئێمە پێشەوەی کە ئەم کۆنگرە ڕۆژنامەوانە بکەین ویستمانە لە شوێنێکی داخراوە لەگەڵ بەرپرسەکانە ئەم کێشەیە چارەسەر بکەین، بەڵام تا ئێستا بدەنگمانەوە نهاتوو. دۆستماز بۆ بەڕێستان بەڵێ ئەوەی کایبینن ئەمان لێرە ژمارەیەک لەو خاوەن کۆمپانیانن کە 15 کۆمپانیان گرفتیان هەیە لەوەی کردن ئەمان ناتوانن هیچ کارێ بکەن، تەنها بابەتەکان دراوە بە دوو کۆمپانیا ئەمەی کە هەیە ئەو کەسانن لێرە بۆ ئەوەی کە داوای ئەوە بکەن. ئەمانی شاوشێوەی ئەو دوو کۆمپانیایە. خاتون ماوەی چەندێکی ئەوە کارتان نەکردووە؟ ئێمە وەکو کارکردن کار ئەکەین، بەڵام کارەکانمان لە ساڵ 50 بۆ لە ساڵ 70 کەمی کردوێتەوە لە چاو جارانی پێشوە. بۆ ناگەر لە مانگێکە پار ئەم کاتە 200 ئیقامەمان کرد بێ، ئێستا بۆ بە 70 ئیقامەوە یان بۆ بە 80 ئیقامە، یانەوە تا نەفەرەکەتی ئێمە مامەڵەکانی بۆ دەست پێکەین لە کاتێکاگاتە قۆناغی ئەوەی بچێت بۆ دایرەی ئاسایش ئەڵێ من پشگیریم نییە، شوێنێکی دیاریکراوم نییە بۆی ئیشی لێ بکەم، پشگیریم نایانێ، شوێنەکەی کە ئیشی لێکە مۆری نییە، مۆڵەتی نییە، یان بەو شێوازە لە نیوەی کارەکەی لای ئێمە ئەڕات و ئەچێت لە کۆمپانیایەکی تر ئەڵێ داتا من لە کۆمپانیای تر بەبێ ئەوەی ئێوە داوای ئەو شتانەم لێکەن لە کۆمپانیای تر بە ئاسایی بۆ مەکەن، بەس پارەکەی پاسپۆرتەکەیان ئێمە ئیقامەکەمەیانێ. درۆ جیازێکی زۆر ناخۆش خەتە نەفەری وا هەیە ئەکا بە تەحەدی ئەڵێ ئێوە بۆم ناگەن ئەوە تا من لە کۆمپانیایەکی ترێکم لە کاتێکە هیچ جیازیەکی نییە، هەروەکو ئەوان ئێمەش هەموو ڕێکارەکان لە کاتی خۆیان ئەکەین، پارەی تاواتی دائیرەی زەمان و هەموو دائیرەکانی ترۆک خۆی تەطبیق ئەکەین. ئێمەش واتە ئەو دوو کۆمپانیای دیکە کێوە باسیەکەن ئەوان داوای مۆر و ئەو ئەوراقانیان لێ ناکەن؟ لا ئاسایش داوایان لێ ناکەن. بۆ ئێستا ئێمە بوەرەقەی بەرین لەسەر نووسرابێ ئەمە بۆ تو خانی ڕێستۆرانتێکیە بێ بنووسی من خانی ئەم ڕێستۆرانتەمە ئەمە ژمارە پەیوەندیەکەمە، ئەم کەسە بەم ناوە بەم ژوارە پاسپۆرتە بەم ڕەکەزە لە لای من ئیشەکە، ئەمە مۆرەکەمە، ئەمە مۆڵەتی ڕێستۆرانتەکەمە، ئەمە وەسڵی دائیرەی زەڕیبەمە کە زەڕیبەمەوە هەموو ڕێکارەکان ئەیبینە بەردەم ئاسایش، ئەنجا ئاسایش موافقان هێرت و کاڵێم کەسە لە شوێنێکی ئاسایی ئیشەکە، بەڵام نەفەر هەیە ئەم شتانەی نییە و هەر ئەم وەرەقەیە نابات و ئەو دوو کۆمپانیای ئیشەکانیشیان بۆ کرێنەوە دایرەی ئاسایشە. سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەو کە جۆبیستی بوون کە ئەمان ژمارەیەک لەو کۆمپانیانن کە ئیقامە وەردەگرن لە بەڕێوەبەرایەتی نشینگەی سلێمانی بۆ ئەو کەسە بیانیانە، بەڵام ئەمان گرفتیان بۆ دروست بۆ 15 دانە لەوانە، پاشان 2 دانە لەو کۆمپانیانە ڕێگەیان پێدەدرێت کە کارەکان بە ئاسانی بکەن. ئەمان کارەکانیان کەم بۆ تۆ سەداوای ئەوواکەن کە ئەمان شاوشێوەی ئەو دوو کۆمپانیای دیکە کارەکانیان ئاسان بکرێت و کاریان بۆ بکرێت.